کۆمەڵی خوێندکارانی کوردستان و لقی زانکۆ و پەیمانگەکان بە شێوەی گروپ لە ڕێگەی چەند خوێندنگەیەکەوە فۆرمی زانکۆلاین بۆ خوێندکارانی پۆلی 12 پڕ دەکەنەوە. ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و بە تایبەتریش وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە خوێندکاران و کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان وەک دەزان کۆمەڵێکی خوێندکاریە و ئەرکی داکۆچیکردنە لە مافەکانی خوێندکار لە ناوەندەکانی خوێندندا لەم سۆنگەیەوە هەستاون بە کردنەوەی پرۆژەی زانکۆلاین و من ئومێد دەکەم کە ئەم پرۆژەیە بتوانێت زۆرترین خزمەت بە ڕێژەیەکی زۆری خوێندکاران بگەنەوە ئەو کێشە و گیرگرفتانەی کە هەمیشە خوێندکاران لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایندا هەیەیان بووە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بتوانێت بەشێکی ئەو کەلێنە بۆیان پڕ بکاتەوە. کۆمەڵی خوێندکارانی کوردستان لقی زانکۆکانی سلێمانی ئەمڕۆ لە بارگای سکرتارەتی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ڕێگەی ئەو تیمە خۆبەخش و شارەزایەوە هەڵەسێت بە پڕکردنەوەی فۆرمی ئۆنلاینی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکان لە ئەمڕۆ خوێندکاران ئەتوانن سەردانی بارگای سکرتارەتی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بکەن لە بینای مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە بەبێ بەرامبەر فۆرمی ئۆنلاینیان بۆ پڕەکرێتەوە. کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە هەموو قۆناغ و کاتێکدا هاوکار و پشتیوانی خوێندکارانی کردووە لەم قۆناغەشدا بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بەبێ بەرامبەر بۆ ئەوەی ببێتە هاوکاریەک بۆ زیاتر پاڵپشتی خوێندکاران. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەست بەکاربوونمانە بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لە هەریەک لە خوێندنگەکانی ئامادەی ڕێنگینی کچان و ئامادەی سلێمانی کوڕان لەگەڵ خوێندنگەی مەهاباد لیژنەکانمان دانیشتون ئەمڕۆ ستافەکەمان دانیشتون فۆرم بەبێ بەرامبەر بۆ خوێندکاران پڕەکەنەوە. لێرەوە من داوا لە خوێندکارانەکەم داوا لە کەسوکاری خوێندکارانەکەم کە خوێندکارەکانیان بنێرن بۆ ئەو سنتەرانی ئێمە لە خوێندنگەکان فۆرمیان بەبێ بەرامبەر بۆ پڕکەنەوە. زۆر ڕازم لە کارەکانیان و لە بەیانی شەو خەریکە ئیتر چاوەڕێکەمە شوێنێکی باش ناوم بێتەوە ئیشەڵا. زانکۆلاین سیستەمێکی ئەلکترۆنیە بۆ پڕکردنەوەی فۆرمی ئەو خوێندکارانەیە کە تازە وەردەگیرن لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستاندا. کۆمەڵی خوێندکارانی کوردستانیش ڕێنمایی تایبەت لەباری پڕکردنەوەی فۆرمەکە بۆ خوێندکاران دەخاتە ڕوو. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.